بەڵێ بینەرانی ئازیز سوپاس بۆ میوانانە بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان. ئێستاش کاتی ئەوەیە کە وەڵام بۆ پرسیارەکانیان وەربگرنەوە. فەریق سەروەر بەرزنجی سەرەتا دێمە لای تو. بەگوێرەوە پرسیارانە خوێندکاری یەکەم ناوەند ئێمە مەتحیەکەن کەوا باشە و لە ڕاستیدا خراپە. بەڵێ ناوەند وەکو حکوومەتی ناوەندی عێراق کارە چاکەکان کە بۆ هەموو عێراقکا و ئێمە بەشێکین لە عێراق ئەو چاکانەش ئێمە کرێتەوە لە هەموو ئەو قوانینایی کە دەریەکات لە ئیشتیساسی بەعز مەسەلە لە معاشکەوازیە ئەکرێ بۆ هەموو عێراق لە ئەگەر گرێبەست و ئەگەر چێ لە کوردستان کرێ ئەوانی لەگەڵمان هەماهەنگی بکەن لە خزمەتی ڕۆژانەی مرۆڤی کووردا وەکو هەموو مرۆڤێکی عێراقی و هەروەها لە شتە مەسیریەکانە کە لە ڕێگەی سەرکردایەتی سیاسی کوردەوە ئەگەر جەنابی سەرۆک کۆمار بێت ئەگەر جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاچێتە بەغا لەگەڵیان نەقساکە ئەوەی بەرژەوەندیەکانی بەرژەوەندی باڵای میلەتەکەمان ببێت و بۆ هەموو عێراق و ئێمەش بێ ئێمە بە چاگەزانین خۆ ئەگەر لایەنێکی کە ئێمە بزانین شتی خراپەکە کۆمانی کاکرێت و کورداگای لێ نەبێت لە ئەم پرچەکردنی عێراق دانانی عملیاتی دیجلە هاتن قیادەیەکی مەیدانی کە پێش 2 ساڵ لە منتەقەی قەرەتەپە و خانەقین دروست کرد ئەمانەش بەدڵی ئێمە نیە تەبعاً شتێکی باش نییە هەمان شێوە کە مالیکی خۆی شیعەیە ئەوە بوو عملیای فرسانی لە بەسڕە جێبەجێ کرد بەرامبەر سەدرەکان و چەنگەهای لێگرتن و ئیساج ئەندامانی پەرلەمانی عێراق ئەزانن بەهۆی کترەی سەدرێ و کە ئیسا داوا لە پەرلەمانەکەن ئەمانە بربدرێن ئەوانشی گرتووە تا ئیسا مالیکی بەڕاشکاوی هەر لەم قەناتەی ئێوە NRT باسی کرد من دژی یەکەم جار دژی شیعەت جوڵامەوە لەبەر ئەوان لاساریان کەن بەرامبەر بەرژەوەندی حکومەت ئەمە ئەوە پرسیارێکی کە پێشبینی بۆ ڕووداوەکان خوێندکاری کە بەڵێ زۆر لە جێی خۆیە ئەو پرسیارە چونکە ئەمە علمی تەنەبوع علمێکی استراتیژیە کە هەموو لە کولیەکان ئەخوێنرێ و لە دەراساتی عسکەری باڵاشە هەر خوێنراوە علمێکە بۆ قائیدی عسکەری ئەبێت تەنەبوع پێشبینی بکە لە ئەحداسی داهاتوو ئەمڕۆ بە نیسبەت عێراق و ئێمەی کورد کە بەشێکین لە سیستمی ئیسا عێراق بەڵێ شتێکی باشە پێشبینی بکرێن بۆ هەموو ڕووداوەکان ئەگەر سیاسی بێ ئەگەر اقتصادی بێ ئەگەر عسکەری بێ ئەگەر سەحی بێ هەموو لایە ئیجتیماعی بێ بەڵام زۆر جار هەیە بەبێ ئەوەی کورد ئاگادار بێتەوە ئەوەی من بزانم ئەمەی کە بوو عملیاتی تجلە و کە ئیسا حەدیسی ساعەیە لەناو هەمووانە لەناو بازاڕە لەناو خوێندکارانە سیاسەت مەدارانە ئێمە عسکەریە ئەمە شتێکی کوتوفڕی بوو بەڵێ چاوەڕان نەکرابوو بەڵێ خو بۆیە هەڵەکەی مالکیش کە ئیسا ئەبێ ئەو بەڕاستی لەوەیە ڕەنگە دەراسی ئەم وەزع بکە زۆر باشتر بوو هەماهەنگی کە لە سەردانی جەنابی مام جەلال یان لە کۆبوونەوەی لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی یان لەگەڵ کۆبوونەوەی لەگەڵ ئۆپۆزیسیۆن و سەرکردەکانی کەدا پێویست بوو ئەمەی باس کرا کە من نیازم هەیە ئەمە دانیم و من نیەتێکی خراپم نییە من ئەمەوێ ئەم قیادەی وەکو باسم کە لە ناحیە فەنیەکەوە 3 فیرقە بکەم بە یەک بۆ ئەوەی قیادە و سەیتەرەی ئەو فیرقانە بەباشی جێبەجێ بکرێت دژی تیرۆر و هەروەها من وا بە بازەزانم زابطی ارتباطی وەزارەتی پێشمەرگە هەبێ لە قیادەی عملیاتی دیجلە و هەروەها زابطی ارتباطی قیادەی عملیاتی دیجلە بێ لە وەزارەتی پێشمەرگە بۆ ئەوەی ئاگاداری هەموو ئیشەکان بین بە یەکەوە ئێمە و ئێوە بە یەکەوە دژی تیرۆریستان بین و کەرکووک بە شێوازێک کۆنتترۆل بکەین کەوە بۆ هەموو لایەک باش بێت و گەل ئیسپادەی لێ بکە ئەمە هەڵەکەی بوو کە ئیسا ئەو بێ باجەکەی ئەوە دراوە ئەم ناڕزایی بزانی ئێمە گەینە چوە بەڵێ کاک سەرۆرگەر وەڵامەکان تۆزێک کورتتر بەڵێ باشە تەسیحی جێشی عێراق و پڕچەکردن شێکی ناقانونی نییە وەکو باسم کرد هەر لە 1920 تا ئیسا جێش لە کوێتا بوو بە 65 فەرقە لە داگرنی کوێردا لە کاتی ڕوخانی بەغاو هاتنی 2003 تحریک عملیاتی تحریک کە پێری ئازادی عێراق هاتە خوارەوە بۆ بە 23 فەرقە و ئەوەنگا بوو بە ملیۆنێ بەشەر دوای ئەوە چەکەکانی شوارسکۆف باسیەکاڵی ئەو چەکانەی لە عێراق بۆ لە غۆزی کوێتە ئەمریکانیەتی لە 5000 و ئەوەنگە دەبابە لە 3000 قەتڵ فعیە لە 3000 فاونات و لە تائیرات شێکی زۆر بوو کەواتە ئەمڕۆ بە گوێرەی ئەم چواردە فێرقەیە لەبەرەوە ئێمە چەند تهدیدێکمان هەیە عێراق پێویستی بۆیە لە ناودراوچەکانەوە لە ئیرهابەوە لە ناحیەی داخلیەوە لەم شتانە کە ئیساش
ناحیه قانونی حەقی پێدرێ مافی خۆیەتی ئەبێ پرسەکی بکات و بۆیە لەلایەن سەرکردایەتی کوردکو ئیستاش جەنابی مامجەلات جەنابی کاک مەسعود جەمالی کاک نەوشیروان مستەفا ڕۆژەکە چوو بۆ کەرکووک گوتی ئێمە لەگەڵ پرچەکردنەوەی هێزی عێراقین بە شەرتێک تدخلی سیاست نەکەو علاقەی بە تەداولە و نەبێ ئەمە تەزوریەکە کە لە مادەی نۆشان نووسراوە کە ئەڵێ نابێ پەیوەندی هەبێ بە تەداولی سڵتەوە لە ژێر سڵتەیەکی مەدەنیا بێ جێشێکی پۆلیسی نەبێ بەم مەرجانە بۆیە ئێمە هەتا ئیسامادام دەستورەکە هەیە ترسمانێن نە لە قیادی عملیاتکن بەڵام محاولە ئەکرێت کە بروزی عەزەڵاتە بێ لەم ناوچەوەی و لە دەسەڵاتی کوردی کەمکەنەوە لە کەرکووک ناوچەکە ئەبێ خۆمان ئامادە بکەین بەوە بە شێوازی نەک لا جێحەت بەس خۆ ئامادە خۆ چاک سازکردن بۆ ئەو ئەحداث و ڕووداوانەی کە لە داهاتوو تا ئێتە ڕێگامان بەڵێ کاک بەکردێتەکە بەری على ئاساس بنکەی تورکیا لە کوردستان ئێمە خۆتان نەزانن هەرێمی کوردستان زۆر بەرژەوەندیە لەگەڵ تورکیا دەیسا شەریکاتی کوردی هەموو لە کوردستانە ئیشەکە وەزیری خارجێ هاتە کەرکووک و چۆ لای هەولێر بەبێ عیلمی عێراق هەروەها مەسەلەی پەکەکەش هەتای سای لەگیرایی نەکراوەتەوە کورد هەتای ئێستا نەیوتۆ ئێمە تەئیدی ئەوە کەنکەوە پەکەکە لە ئەرزی عێراقا شەڕ بکە کە تورکیا عزوە لە ناتۆ صاحبی جێشێکی گەورەیە تەئیدی عالەمی هەیە ئەمانە ئێمە ئەمڕۆ ئەبێ ئەمانە حاڵی خۆمان چاپ بکەین برایانی پەکەکە ئەمانە چەند پێژنیارێک لەلایەن سەرکردەکانی کوردەوە هەیە بۆیان کەوە بێ بە خەباتێکی سیاسی لە کوردستانە شوێنی شەڕەکانیان گۆڕنەوە بۆ دەروی کوردستان بوونی بەرژەوەندی و مەسلحەت پاساوە بۆ بوونی سوپای وڵاتێکی تر لە ناو وڵاتێکی تر ئەمە نییە بەڵێ نەخێر بەڵام ئەوانیش تەبریری هەیە پاساوی تورکیا هاتوۆتە ناو خاکی کوردستانەوە ئەڵێ من هاتووم دوای ئەو پەکەکەیە کەوم کەوە لەگەڵ منە شەڕەکە لە ئەرازی کوردستانی تورکیا شەڕەکە ئەمە عملیاتێکە متابعەیەکەم کەوە لە علمی صفحاتی حربی عسکریاتایەتی متابعة العدو بۆ ئەو شوێنێکەوە هیلایەکێکە بەڵام ئێمە لەگەڵ ئەمانین کەواتە کوردی ئەحرات بۆ بەم مەسەلەیەوە ئەڵوێستی کاکبار لە دروستبینی دیجلە کاک بابەکر ئەوەی توانی بێت وەکو لە نزیکەوە من ئەیناسم شخصی و برادەرمە و لە هەموو دانیشتەکانی زۆربەی دانیشتەکانیەتە خزمەت مامجەلال ئێمە دانیشتوین لەگەڵ یا کاک بابەکر وەکو ئینسانێک و پێشمەرگەیەکی کۆن وەکو زابطێکی ئیسا ڕئیسی ئەرکان ئەوەی لەسەرێتی ئەیباتە سەر ئەوەی کەوا بۆ کورد خراپێ باسیەکە نەگەل لەگەڵ جەنابی مامجەلال لەگەڵ جەنابی کاک مەسعودیشا لەگەڵ هەموو سەرکردەکانی کورد ئۆپۆزیسیۆنەوە کەوەی لە بەرجەی کورد بێ بەڵام شەرت نییە ئەمڕۆ هەمووی بەخسەی کاک بابەکر بکەن وەکو خۆتان ئەیبین و لە سەرکردەکانی سیاسەکانی کورد زۆر شت هەیە لە پەرلەمانە زۆر قەرارات تەحالفی کوردستانی تەئیدی ئەکات بەڵام ئەوانەکەی کتەکانی کە زدین ناتوانێت ئیجبار بکات وەکو کاک فەرهاد وتی تا ئێستا ئێمە بەشێکی لەو عێراق لە کاک سەروەرگەر قسەکانت کورد بکەیتەوە چونکە کاتی دوو میوانەکەیترە بەڵێ کاک زێبارێ بەڵێ جەنگ ئەبێ بەڕاوێژ بێ و قەراری پەرلەمان بێت ئەمە وەکو شتەکانی کەنیە ئێمە و ئەوان زۆر شتی جوزئی بڵێن بڕیاری سەریعی لەسەر بین جەنگ مستەقبەلە سووتاننە نەهامەتیە زۆرمان دیوە لەبەر ئەوە ئەبێ قەرارەکەت جەنگ ئیساژ مالیکی ناتوانێت ئێمە لە ژێر کێفی دەستور و دەوڵەتێکی دیموکراسی ناتوانێت جەنگ بەرپا بەبێ پەرلەمان میزانیەی چەک بۆ کورددان نراوە بەڵێ ئێمە هەموو باسیەوەکەینەوە تەلەبەر بە زۆر زیرەکانە باسی کرد بەڵێ میزە ئێمە لە سا حەڤین ئەمە وتومانە ئەبێ لە عێراقا ئەمەش بەچی ئەبێ ڕێکەوتن لە بینی وەزارەتی پێشمەرگە لەوەر ئەقلیمی کوردستان و تەدەخلی جەنابی سەرۆ کۆمار لەگەڵ کاک مەسعوودە لەگەڵ هەموو لایەنەکانی کە ئەو پشکە لە چەک کە ئێرێت یارمە دەمێکە لە نووسینەکانمان لە لێدوانەکانمە باسم کردووە کە بێ هەوڵێ بچکە ئیستا نە ئەمریکا نە رووسیا نە وڵاتانی کە بە شێوازێکی سربەخۆیی چەک نایە بە ئێمە ئەبێ ئێمە پشکەکەمان لەگەڵ بە هەماهنگگی بێ لەگەڵ عێراقدا سپاس کاک سەروەر بەڵێ بینەرانی ئازیز ڕەنگە بپرسن ئەو ناوە بۆ لەوێ نووسراوە و ئەگەر یەک خاوەنەکەی لێرە دیار نییە تەنها بۆ ڕوونکردنەوە بۆی بزانن بڕیار بوو کاک فاتیح محەممەد وەکو نوێنەری پارتی دیموکراتی کوردستان لەم بەرنمەیە ئامادە بێت کە گەر لێرە بواە بێگومان چ من و چ میوانەکان پرسیاریان ئاراستە دەکرد بەڵام ئامادە نەبوو لە بەرنمەکە کاک نەریمان بە کورتی گەر وەڵامی پرسیارەکان بیتەوە وڵی ئەگەر مەجالم بدەی لەبەرەوە پرسیار زۆرم لێکراوە بەڵێ من هەندێکی کورتەکەمەوە بۆ نمونە خاتو ژیان خان لەگەڵ کەیوان پرسیارێکیان کردو تقریبان شیوان لە یەک دەچێت پرسیارەکان بۆیە یەکیان دەخەمەوە ئەوشی ئەوەیە کە خاتو ژیان خان دەڵێ تۆ دەڵێ گوایە من ئەمەلیاتی دژلە دەستوریە و کاک نەوشیروان دەڵێ دژیم کامەیە دەستوری ئەم هێزە لە ڕاستیدا و هەروەها کەیوان شێوەی پرسیارەکەی نزیکە لێوە ئایا پرسیار لە من دەکات من پێم وایە دەستوریە ئەو هێزی دژلە
بۆچی بۆ خەڵکیان ڕوون نەکردوێتەوە ئەگەرە کو دەستوریە بۆی خەڵک نەترسێ و پرسیارێکی تریش هەیە هەر دەڵێ کە کەیوان دەڵێ دوو ئۆپەراسیۆن واتە ئۆپەراسیۆنی دژ لەو ئۆپەراسیۆنیش کە باس دەکرێت کورد دروستی بکە بە ناوی حەمرینەوە دەستوریە یان دەستوریە یان نە و دروست کراوە یان نە ئەوەی حەمرین مەبەسێتی پرسیارەکانی من کە قسەم لەسەر ئەوە کرد من باسم لەسەر ئەوە نەکرد کە پێکێنانی ئەو هێزە بە شێوەیەکی تەحدید دەستوریە من مادە دەستوریەکەشم خوێندەوە کە مادەی 79 بوو بڕگەی پێنجەم ئەگەر بچنەوە سەری ئەو بەڕێزانە پرسیاریان کردووە لەویا پێکهێنانی ئەو تەشکیلاتانەی کە باسم کرد کورد خۆی بێدەنگی کردووە لە کاتێکە تاعینی وەکیل وەزیرەکان بێدەنگی کردو لە بەرەو بەشی خۆی بردووە یەکێتی و پارتی و سەفیرەکان کێ زانیوەتی سەفیر دانراوە کێ من پرسیارەکەم لە خەڵکی کوردستان تەنها دابشکردنیەکی وەک سێوێکرا بە دوو بەشەوە بە دوو حزب قبولیان کردووە کە ئەمە نفسی پەیوەندی بۆ مۆزوع ئەوە هەیە و ئەسحابی دەرەجاتی خاصە بە هەمان شێوە ڕئیسی ئەرکانی جێش کە کوردە دانراوە و معاونەکان ومن هم بمنصب قائد فرقة فما فوق ئێستا بەس قائد فرقة فما فوق ئێمە دین ئەڵێن نادەستوریە فرقەکانی داناوە لەوێ کە بەڕێز کاک فەریق سەرور باسی کرد کە چەند فرقەیەک قائد فرقەیەکیش کوردە خۆ ئەوانەی ئێمەش هەر بە نەگەڕاوەتەوە بۆ ئەوێ و ئەو کات قبول کراوە لەبەرەوە بەرژەوەندی دوو حیزبی دەسەڵاتی تێدا بووە و ڕئیسی جیهازی مخابرات جیهازی استخبارات کوردە سەرۆکی ئەجزا ئەمنیەکان هەندێکیان کوردن کە سەرور ئاماژەی پێکرد مەبەستم ئەوە بوو ئێمە لەوێ ئەوەی بەرژەوەندی خۆمان بوو قبولمان کرد هەمان ئەو مادە پێم وابێت خەلەلێکمانەیە ئەوی نارەیە بۆ کوژایەوە بەس قسەکانی خۆتە بیر نەچێت دوای تۆزەی زعجە بیرێکەوێتەوە هەموو ئەوانە هەر لەوێ بەردن نەنا هەر لەوێ بەردەوامە بیکە کۆتایی پێێنە بەڵێ 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 گیان خۆ من نەموتوە لێرە پێیان وتوم گیان ئۆکەی تێگەیشت دەست خۆش بەردەوام بێ فەرمو کاک نەریمان بەردەوام بە بەڕێزان من باسی دەستوریەکەم نەکردووە کە من دەڵێم تەئیدی بکەم نەخێر من دژی مادەی 140 ئەسڵەن کورد گەورەترین هەڵی سیاسی کردووە کە مادەی 140 قبول کردووە بەڕێزانی مادەی 140 و زۆر بە چارەسەرێکی عەجیبی دەزانین بە جێبەجێکردنی و بە جێبەجێ نەکردنی بەشێکی زۆر گەورەی کوردستان ئێمە لەدەست دەدەین بۆیە فرسەتە ئێستا ئێمە پەشیمان ببینەوە لە مادەی 140 بەڕاستی مادەی 140 گەورەترین گۆڵی سیاسیە کە چۆنی جێبەجێ بکەی کۆمەڵێک ناوچەی زۆری کوردستان لەدەست دەچێت ئەمە یەکێک لەوانە وە کاکنەوە شوڕان کە فەرمیوەتی وتوێتی دژی ئۆپەراسیۆنم بەڵامیش دژی ئۆپەراسیۆنەکەم زۆر لەوانەیە لە یەکێتی و پارتی زیاتر بەڵامەکو ئێمە کە باس لە مەسەلەی دەستوری ئەکەین و باسی عێراقەکەین و کاک فەرهادوتی ئەبێ واقعی بین ئەوانەی کە بۆ خۆمان کراوە قبولمانە قایدی فرقەکانی کوردیش دانراوە بەڕێزان بەڵام کە ئەوەی دەڵێن خۆڵکردنە چاوی خەڵکە لە ڕاستیدا بۆیە ئێمە مبەڕمانداوە بە مالکی و لە مادەی 78 کە ئەم دەستور دانراوە ئەم قیادانەی ئێستا دایانناوە کە کورد فەخری پێوە کردو هەمیشە باسی ئەویان کردووە کە چیان بە کورد کردووە مالکی بە قائیدی عامی قواتی مسلحە دانراوە لە مادەی 8 بتان بەمەوە بۆ دەسەڵاتە حەسریەکانی حکوومەتی عێراقی کە ئەمە هەرێم تیا بەشداریش نییە و نابێ هیچ یاسایەکیش دانێ پێچەوانی ئەمە بێت دەڵێ لە مادەی 110 بڕگەی 2 ئەڵێمە طبعا دەسەڵاتەکانی حکوومەتی اتحادیة ووضع سياسة أمن الوطني وتنفيذها بما في ذلك إنشاء قوات مسلحة وإدارتها وتدرس كدني قوات مسلحة يشبوها هي وحماية وضمان أمن حدود العراق ودفاع عنه أمام مادة دستورية كأم قائدانا فخري بيودا كان بريزان بلان بو موضوعي فيك هنا كي براسي وغدرك قوري لكل بروا كيشه لو ناوشانا والله كردش خللي سياسي هي لا 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 عملية سياسية عسكرية لو ناوشانا ونيتواني وبراسي بيكاتي خوي ببارز لنا أو هي زاندا ئێمە دەبێت دان بە هەڵی خۆمانە بنین بەڕێزان ئێمە فێری ئەوە بین کوردی ئەبێت دان بە هەڵەدا بنین بۆ ئەوەی جارێکی تو دووبارە نەبێتەوە و هەڵ بین چارەسەری بکەین بۆیە ئەمانە هەڵی گەورە گەورە بوون کە قیادەی کوردی ئەگە دانی پێداننی کەواتە ئامادەش نین چاکیکەین
پرسیارێکی تر کە کرابوو کوردستان خاتو کوردستان کردبووی ئەڵێ لە 2004 من چوومەتە وەزارەتی ناوخۆ بەڵێ لە 16 کورد بوو و هۆکارەکەیشی هەندێکیم باس کرد ئەو محاسەسەیەی حزبی کە لە کوردستانە هەموو شوێنەکانی گرتووەتەوە تەنانەت ناو کۆلیجەکانیشی گرتووەتەوە تەنانەت لە تربیە لە سنووری ئیدارەی سلێمانی و گەرمیان تەنانەت بەڕێوەبەرێکی پارتیش ناتوانێت بەڕێوەبەر بێ و لە سنووری هەولێر و دهۆک بەڕێوەبەرێکی مەدرسە ناتوانێت یەکێتی بێ و بەڕێوەبەر بێ بۆیە ئەمە کاریگەری کردوتە سەر هەموو کۆی جونگەکان و متمانەی خەڵک بەمانەوە خزمەتکردنی نیشتمانەکەی ناو سوپا بۆیە وە هەتاوەکو ئێستا زوباتەکانی کورتاوەکو ئێستا ڕوتبەکانن بۆ چاکناکەن لەوێ و ئیهمالیان کردن و موچەکانی هێزی پێشمەرگە لێرە باشتر نییە لەوێ تاوەکو خەڵک بتوانێت ئەو خزمەتە باشتانە بکات وە ئەگەر ڕێگەم دی وەڵامەکان کاک ڕەمەزان دەڵێ ئایا بەشداری بوونی کورد لە دەستوری عێراق متمانە ماوە یان نەماوە من دەڵێم هەر لە سەرەتاوە بێمتمانەیی هەبووە و ئێمەش بەشدار بووین تێیدا کێشەکە لەوادایە بەڕێزان بێمتمانەی لە نێوان سێم کەوناتی ئەساسی لەم وڵاتە هەیە سوننە شیعە کورد سوننە بەڕاستی لە داهاتوو دەترسێ بۆی ڕابردوو دەگری ئەو دەسەڵاتی کە هەیە بۆ لە دەستی چووە شیعە لە ڕابردوو دەترسێ خەمی داهاتوویەتی کە بەسەری نەهێتەوە کورد لە هەردووکیان دەترسێ لە ڕابردووش و لە داهاتووش دەترسێ بۆیە پێویستە کورد لە هەمویان زیاتر خەم بخوا لەبەر ئەوە ئەوان یەک نەتەوەن ئێمە نەتەوەیەکین لە بەردەم مەترسی کیانەکەمان لە بەردەم مەترسیە بۆیە دەبێت دێمە وڵات بمبورە چکە بۆی کاتی کاک فەراجی نەخۆی بەڵێ سپاس یەک دقیقە چی بوو ئالان 5 دقیقە چونکە یەک پرسیاری ترم هەیە بۆ دوا قسەیان انشاءالله فریاکەین فەرموو کاک فەرموو ئەیدا ئەوە لێرەوە قساکەنەوە نیش ناکە می خەتای دیجلێ دەستی ئەوانی تایە گیان ئۆکەی باش فەرمانتە فەرموو کاک فەرە زۆر سپاس وەڵام پێم وابێ لە زۆربەی پرسیارنی پشکی شێر بەر من کەوت لە پرسیارەکانە بەڵام لەبەرەوەی پشکی شێرە بەرکەوتەوە بۆیە زۆر بە کورتی هەوڵە دەم بە کورتی هەندێککە هەندێکی هەم کاک سەروەر و هەم ئالیش کاک نەریمان وەڵامیان دایەوە ئەگەر هەوڵ بدەم ینی بەناو هەموو پرسیارەکان دەبڕۆم و وەڵامیان بدەم بەڵام پێم خۆشە یەک شت ڕوون بکەمەوە پێم وابێ لێرە ناڕوونیەکە لە یەک مەسەلەدا مەسلەی ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بەشێک نییە لە منزومەی دیفاعی عێراقی کاکە بەشێکە لە ئەمنی ئیقلیم یعنی حرس حدودە بەپێی دەستور بەشێک نییە لە منزومەی ئەمنی عێراقیەوە یەکام ساڵ بودجەشی پێ نەدرێت بەڵێ باش ئەگەر چونکە ئەگەر بەشێک بێ لە منزومەی ئەمنی عێراقی کەواتە ئەکەوێتە ژێر فەرمانی سەرۆکی هێزە چەکدارەکان و مالیکی ئەتوانێت هێزی پێشمەرگە بجوڵێنن لە سلێمانی هۆلێرۆ بیباتە بەسرە یعنی ئەو ڕوونکردنەوەی هەبێ بۆیە هەندێک جار ئێمە بەهەڵاڵێن چۆن ئەبێ پشکی نەبێ لە چەک و تەقەمەنی لە عێراق بەشێک نییە لە مەنزومەکە لەسەر مەسلەیەوەی کە گوایە ئەوەی کە وەزیر چۆتە ینی سەرۆک وەزیران چۆتە رووسیا و دوو وەزیری کوردیشی لەگەڵا بوو بەڵێ دوو وەزیری کوردیشی لەگەڵا بووە کە گوایە ئەوە بەشێکە لەو گەندەڵی کە دەرکەوتو ئێستا ئاشکرا بووە من هەر حەزەکەم بۆ بەرچاو ڕوونی هەموو لایەکەن ڕۆژی دووشەممەی ڕابردوو دوو جۆر ئیمزا لە ناو پەرلەمانە کۆکراوەتەوە یەکێکیان بۆ بانگهێشتی مالیکی بۆ پەرلەمان ئەوی تریان ینی ئیستیزافە ئەوی تریان بۆ ئیستیجواب بۆ لێپێچینەوە لەسەر ئەو گرێبەستەی کە لەگەڵ رووسیا دەکراوە و پێم وایە بە زۆربەی هەر زۆری پەرلەمانتارەکانیش ئیمزان لەسەر کردووە کە ئەبێ بێتە پەرلەمان و ئەبێ ئەو ڕوونکردنەوە بدا چونکە بەبێ پرسی پەرلەمان ئەو سەفقەیە کراوە کۆن نابێ بەپێی دەستور. یەکێک پرسیاری کردبوو ئەڵێ چ زەمانەتێک هەیە بۆ ئەو ڕێژەی کورد کە ئێستا کەمە گەر ببێتە لە 1970 کاکە هەربوونی کورد لە ناو سوپادا بۆ خۆی زەمانەتە ئێمەگەر چەندین ئەفسەر و بەتایبەتی کاکسەر وەرزانێگە دەرەجە دارمان هەبێت لە ناو سوپاداەوە بۆ خۆی زەمانەتە پاشان دەستور تا ئەم دەستورە بمێنێ ئەو چەترەیەکە یا ئەو زەمانەتەیە کە ئێمە هەمانە من پێم وایە ئەکادیمیای سەربازی لە کوردستانە زۆر دەمێکێ کاکسەر وەرزانێ بۆ خۆی وتی کە من قائیدی ئەو ئەکادیمیای سەربازی هەبووە لە 92 زۆر دەمێکە ئەکادیمیای سەربازی هەیە
ئەوە بزانم بۆ پێشببینی بۆ ڕووداوەکان نێوەڵامی دایەوە مالیکی ئەتوانێت هێز چەکدارەکان بجوڵێنە لە ناو خۆی عێراقدا بەڵام بۆ دەرەوەی عێراق بۆ هیچ جەنگێک ناتوانێت بەبێ پرسی پەرلەمان بە هیچ ئەعلانی حرب ناتوانێت بە هیچ جۆرێک بکە ئەوەی کورد بۆ ترسی لێ هەیە هەر لەبەرەوە پێشتری ژوتمان کاکە ئێمە مارەنگازی دەستی سوپای عێراقین ئەوەی سوپای عێراقی لە 1920ەوە کە دەوڵەتی عێراقی دروست بۆ پاشان سوپا تەمرینەکانی هەمووی لە کوردستانە کەەوە دژی کورد بۆ حەقی خۆمانە ترس و سڵەمینەوەیەکمان هەبێ لێیان عێراق وەکو کاکسەر وەریش وتی حەقی خۆیەتی چەک بکڕێ ینی وەکو هەر وڵاتێک ئەبێت چەک بکڕێ بەڵام ئایا ئەم چەکانەی بۆ چییە بۆ چ جۆرە چەکێکە کڕێ بۆچی بەکاری دێنێ ئایا بەکاری دێنێ بۆ شەڕ جارێکی کە عێراق ئێستا یەکێکە لە وڵاتانەی کە دەور و پشت ترسیان لێ هەیە چونکە دووش جەنگی بەکارێنە دروست کردو یەکێک دژی ئێران ئەویتیان دژی کوێیت جگە لە جەنگ دژی خەڵکی عێراق لەبەرەوە ڕەوایە بزانی چەکەکان چی و بۆ چییە ئەوە نیسبەتەکەی چەندە ئێمە هەڵوێستمان هەر لەسەر پرچەکردنی سوپا هەرەوە بوو کە ئەبێ بزانین بۆ چییە من ئەڵێ بۆچی قیادە سەربازەکانی کورد هەڵوێستیان نین کاکە هەڵوێستیان هەیە چۆن هەڵوێستیان وەکو کاک سەروەری ژووتی قسە شەکرێ بای ئەوە ناڕزاییش دەرە بڕدرێ بەڵام ئەوە نییە بە تاقی تەنیا تۆ قسەی تیا بکەی بەڵکو بە پێی مەنسەبەکەی خۆت و بە پێی شوێنی خۆت قسەژەکەی ئەو کاکەیە وتی کە چەند سەربازێک گرفتیان هەبوو خۆپیشاندانیشیان کردو بەڵام کێشەکانیان بۆ چارەسەر نەکراوە تکاکەم ئەگەر ئەوە واهەیە بە ناو بە شوێن بیدە بە من لە خزمەتیانە بەسەر چاو لە ڕێگای لێژنەی ئەمن و دیفاع لە پەرلەمانی عێراق ئێمە بزانین لێژنەکانێت چیە بۆیان چارەسەر بکەین وەکەی ئەوانە بۆ ئێمە ئەتوانین ئەویان بۆ جێبەجێ بکەین گەرپرسی وەڵامت تەوا بووە تا پێم وابێ ئەگەر بە هەڵەن نەبم هەڵەن نەبم من پێم وابێ کاک فەرات بڵێ زۆربەی وەڵامەکان وەکو دوا قسەشت لە بەرنامەکە بڵێ پرسیاری ئەوە دەکرێت دەوترێت کە فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە ئەبێتە گێژەڵۆکێک کە مالیکی لەگەڵ خۆیدا ڕاپێش دەکات چۆن پێشتر یەکێتی لەگەڵ و دەنگانەیە نەبوو کورسیەکان یەکەتی لەگەڵ و دەنگانەیە نەبوو کە داوای متمان وەرگرتنەوەیان لە مالیکی دەکرد گۆڕانیشی تیادا نەبوو لە ئێستادا دەوترێت کە نیو زائیدیەک دروست ئەبێت بۆ ئەوەی متمانە لە مالیکی وەربگیرێتەوە کەواتە ئەم ئەگەرە تا چەند ئەگەرێکی منتەقی و ڕێتێچوو ممکنە زۆر بە کورتی وەکو دوا قسەت وەکو دوا قسە هەموو جوم و جۆڵەکی سەربازی بە تایبەتی لە ناوچەی ئەوەی کە پێ ئەڵێن جێناکۆک و ئێمە پێ ئەڵێن ناوچەی دابراوە بە بڕوای ئێمە ناوچەی دابراوە لە هەرێمی کوردستان بەپێی ئەوەی کە ناوچەی جێناکۆکن چۆن بۆ هێزی عێراقییان بۆ لایەنی عێراقی نییە تا لایەنانە بێتە ئەو ناوچانە یا بۆ کورد نییە بەڵکو ئەبێ بە هاوبەش ئەو ناوچانە ببرێ بڕێوە تا ئەو کاتی مادەی سەشل جێبەجێ ئەکرێ و بەلا داخرێ هەر کارێک تاکلایەنانە مەرفوزە جگە لەوە من ئەمێ خاڵێکی تر بڵێم کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە حکوومەتی عێراقی لە 1920ەوە هەتاکو ڕوخاندنی حکوومەتی عێراقی سەدام حسێن یاریان بە ئاگرێک کردووە کە پێوترێ ئاگری کوردی کورد یعنی عێراق بەبێ کورد ناڕوا بەڕێوە بۆیە یاریکردن بە ئاگری کورد ئاگرێکی زۆر خەتەرناکە دڵنیا بکە یعنی ئەم حکوومەتی ئێستاش لی دەرباز بەڵێ کاک سەروەر پرسیارێکت لێ دەکەم و دەبێ بە دوا قسەشت لە لێدوانێکدا وتوتە کە لە ئێستادا ئەوروپا و ئەمریکاش پشگیری لە بەهێزکردنی یاخود پرچەکردنی سوپای عێراق دەکات ئەمە شەواگەیەنێ کە پشگیری لە مالکی دەکەن ئایا ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئەم ئۆپەراسیۆنە جێپەی مالیکی قایمتر و تونتریش دەکات زۆر بە کورتی وەڵام مالیکی ئەوێ بە هەموو ئەم کردارانە جێگەی خۆی زیاتر قایم بکە پشگیری مالیکەکردن پشگیری عێراقێکی دوای کشانەوەی ئەمریکایە لەبەرەوەی سا بەریتانیا گرێ بەسیە لەگەڵی ئەمریکا هەیەی ئەمان ئەوانە ترسیان هەیە کەوا دەوڵەتە ئەقلیمەکانی دەوروپشی عێراق و هەروها تیرۆر کە لەوێ وەیەت جارێکە ئەم حکومەتە لە ناو بەرێت و وەزع عێراق خراپ بکاتەوە لەبەر ئەمەیە پشگیریەکە بۆ گەشتی عێراق ئەیکەن مالیکی لەو ڕوانگەیەوە بەهێزە بێت بەڵێ سپاس کاک نەریمان دێمە لای تۆ هەروەکو میوانەکانی تر دوا قسەت دەبێت بریکاری وەزارەتی پێشمەرگە دەڵێت ئەگەر مالیکی بەخۆیدا نەچێتەوە ئەوە وەڵاممان دەبێت ئەگەر بەهێزیش بێت ئەو ناوچانە دەگەڕێنینەوە کە دابڕێنراون لە کوردستان پارلەمان لەکوێ ئەم قسانەیە وڵی کاکە یادگار بەڕاستی ئەو قسەیەکی زۆر هەڵەیە و من تەمەنا ئەەکەم
چیتر قیاداتی مەدانی کوردی لە وەزارەتی پێشمەرگە لە خۆیانەوە قسە نەکەن و بڕیار نەدەن لە ڕووی ئەعلامەوە بوەستن هەست بە مەسئولیاتی میهنەکەیان بکەن کاری ئەوان نییە ئەو بڕیارە نەبدەن لە ڕاستیە هەر ئەمەشە وای کردووە زۆربەی مۆزوعەکانی وایە کردو تاوەکو ئێستا ئێمە نەمای بینی وەزیری دیفاعی عێراقی قسەیەک بکات لەبەرەوە میهنیانە لە کارێکی خۆیان کارەکەمە بەسم ئەوە نییە من وەسفی ئەوان بکەم لەوانەیە شۆ پیاوێکی شۆڤێنیش بێ بەڵام لە ڕووی کارەکەیەوە ئەو دەیهێڵێتەوە بۆ لێ پرسراوان کە معنین بۆ مۆزوع داواکەم لە سەرۆکی هەرێمیش ڕێگە بگرێ بەڕاستی لە وەزارەتی پێشمەرگە و هەر ئەفسەرێک لە هەر شوێنێکەوە کە مایکێک بەرامبەر ئەوەسێتەوە شەڕێک دروست دەکات کێشەیەک گۆبانێک دروست دەکات بۆ هەرێمی کوردستان تکایە ئەمانە با ڕابگیرێ ئەگەر بڕیاری شەڕ بدرێ ئەبێ پەرلەمان بیدا ئەوە مەسیری شتێکی چارەنووسازە وەلایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێم و هەرسێ سەرۆکایەتەکەمان هەیە تکایە بە جڵی ئەو مۆزوعە بگرن شتەکان تێک نەدەن من چەند پرسیارێکم هەبوو کە پرسیارم لێکرا بوو کە وەڵام نەدا بووە زۆر بە کورتی کاکنەریمان چۆن دەڕوانێتە سیاسەتێکی بانێک و دوو هەوا بەڕاستی گەورەترین هەڵە بووە تاوەکو ئێستا کردومانە و ئێستاش ئەو هەڵەیە لەبەر ئەوە ئێمە بە شێوەیەکی حزبی لەگەڵ حکوومەتی عێراقی سیاستمان کردووە و ئیتیفاقاتمان کردووە ئەویش استقلالی ئەوەی کردووە کە ئێمەی بە زەعیف وەرگرتووە و فعلەن زەعیفیش بووین و هەندێک جار بەرژەوەندی حزبەکان وای کردووە کە بەرژەوەندی نەتەوەیەکان وای لێبێ ئێمە داوامان کرد لەم دوایە بۆ ئەوەی بە مؤسساتی بکرێ ئیتیفاقەتەکان و دانیشتەکان و ڕێکەوتنەکان لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ ئەوەی دەسەڵاتەکانی کوردی بەمانە سیاسی حەقیقەکەی تێپەڕێ نەک بە بەرژەوەندیە حزبی و شخصیەکانە کە بەڕاستی گەیاندوینی بە هینێکی خراپ بەڵامەکو ئەم هەنگاوانە من دەڵێم بە کوردستان پێویستە هەمومان بگەێنێتە ئەو قەناعەتەی کە هەڵە هەبووە پێویستەکە بە هەمومان دانیشین پێش هەموو شتێک ناماڵی کوردی ڕێخێن ئێمە مؤسساتی نیشتمانی دروستکەین دارایی نیشتمانی دروستکەین سوپای نیشتمانی دروستکەین نەعەدالەتی نێڵین دادپەروەری دروستکەینەوە و متمانەی گەلەکەمان جارێکی دروستکەینەوە بە حکوومەتەکەی بە سەرۆکاتی هەرێم بە پەرلەمانەکەی و دەسەڵات بڕێنەوە بۆ پەرلەمان لە مەسەلە چارەنووسەکانە قسە بکات نەک هەر کەسێک لە شاشەیەکەوە قسە بکە ئێمە نابین ئەفسەرەکانی سوپای عێراقی هیچیان ئەو تەصریحاتانە بدەن ئەو کەسانە بینەرانی ئازیز زۆر سپاسی تەواوی میوانەکانەکەم کە ئەمڕۆ لەم گفتوگۆیە بەشدار بوون سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان دەتوانن پەیوەندی بکەن بە لینکی بەکراوەی لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فیسبوک ڕێزی یادگار فایق و ستافی بەرنامەی بەکراوەی قبول بکەن تا بەرنامەیەکی تر بخواتە نەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوەدان بێت.